ومسألة أمانتش خوش يسكانم إنسان أجر أمين به والله خوي معلوم نالي سروت ساماني أوشي لجير دسا باريز راوابه بلام أي إنسان أجر أمين نبي يكم كس كأي فوتيني خويا فوتيني دعاء معلوم نالي أمجا سروت ساماني أمجا أوشي لجير دسا بأي فوتيني بابا مدتێکی دووریش مەرج نییە یعنی بە ساڵیان بە 2 ساڵ لە ئەخیرە ئەیان فەوتێنێ عالمێک ئەیگەڕێتەوە بۆمان ئەڵێ لە سەردەمی من ئەڵێ بۆ عیبرەت لە دوو میرات دابەشکردنە بەشدار بووم ئەڵێ بۆ پند و عیبرەت بۆتانی باسەکەم لە دابەشکردنی دوو میراتی دوو خەلیفەیە بەشدار بووم دەرسی لێ وەربگرن یەکێکیان عومەری کوڕی عەبدولعەزیز بوو من تایە بەشدار بووم کاتێ میراتەکەیان دابەش کرد عومەری کوڕی عەبدولعەزیز خۆتان ئەزانن مڵکەکەی چەند گەورە بوو زیاد لە 25 دەوڵەتی ئێستەی وڵاتی ئیسلام لەژێر حکم و دەسڵاتی عومەری کوڕی عەبدولعەزیزا بوو ئێران و عێراق و سعودیە و یەمەن ئەوەی کە ئەمڕۆ پێوتر شەرق الئەوسەط و حتا ئەڕواتیش بەم لایە و بەو لایە و حتا لەسەر و لە خواریشەوە ئەمە هەمووی لەژێر دەستی عومەری کوڕی عەبدولعەزیزا بوو بەس کاتێ مرد میراتیەکەی 10 کوڕی هەبوو هەر یەکێکیان 16 درهم 17 درهمێکیان بەرکەوت لە میراتی درهم یعنی ئەو درهمەی کە 10 دانەی دینارێک بووە کاتی خۆی ئەمە میراتی عومەری کوڕی عەبدولعەزیز بوو بەڵام ئەڵێ دوای چەند ساڵێ بە چاوی خۆم بینیم یەکێ لە کوڕەکانی عومەری کوڕی عەبدولعەزیز 100 باری لە پێناو خوایە ئامادە کرد بۆ غەزا 100 بار هەر ئەوەی کەوا میراتەکەی 16 درهم بوو بەڵام ئەڵێ یەکێتر لە خەلیفە عەباسیەکان کە لایەنی ئەمانەتی زۆر نەبوو ئەڵێ بەشدار بووم لە دابەشکردنی میراتەکەیە ئەڵێ گشت کوڕێکی 600,000 دیناری بەرکەوت لە میراتی بیری لێ بکەرەوە یعنی دیناری ئاڵتونی بەڵام بە چاوی خۆم بینیم یەکێ لە کوڕەکانیم بینی لە بازاڕە دەستی پان کردو سواڵێ کرد دوای باوک مردنی باوکی دوای چەند ساڵێ پارەی حرام ئەوە مەسیرەکەیەتی پارەی حەڵاڵیش ئەوە مەسیرەکەیەتی جا با ئەمانەت بپارێزین بەڵکو خوای پەروەردگار ڕەحمان پێ بکە ڕەحم ماڵ و مناڵیشمان بکە